ناوچەیەکی ستراتیژی لە سووریایەکی ئالۆزدا جەرابلوس ئەو ناوچەیە کە کورد دەیەوێت کۆنتڕۆلی بکات تورکیا دەیەوێت بیکاتە ناوچەیەکی دژەفرین و ئەمریکاش هەڵوێستێکی ئالۆزی هەیە. جەرابلوس گەورەترین دەواازەی سنووریە لە باکووری سووریا و کەوتۆتە نێوان کانتۆنەکانی عەفرین و کۆبانێوە بە دووری 40 کیلۆمەتر لە ڕۆژئاوای کۆبانێوە هەڵکەوتووە. ژمارەی دانیشتوانی جەرابلوس نزیکەی 60,000 کەس دەبێت و لە مانگی ئەیلولی 2013ەوە لاژێر کۆنتڕۆلی داهشدایە و لە دوای کۆنتڕۆڵکردنەوەی شارۆچکەی گرێسپیەوە لەلایەن یەپەگەوە تەنها دەواازەیەکی داعشە بە ڕووی دەرەوەدا. گرنگی ئەو ناوچەیە بۆ کورد لەوەدایە لە ئەگەری کۆنتڕۆڵکردنیدا هەردوو کانتۆنی کۆبانێ و عەفرین پێکەوە دەبەسرێنەوە و بەمەش مەترسیەکانی سەر کانتۆنەکانی ڕۆژاوە کەمتر دەبێتەوە. بۆ تورکیاش لەو ڕووەوە گرنگە ئەگەر بێت و ناوچەیەکی دژەفرین لە جەرابلوس دروست بکرێت ئەوە پێش بە پێشڕەویەکانی یەپەگە دەگرێت و جگە لەوەش تورکیا دەیەوێت لەو ناوچەیەوە پێگەی سەربازی هێز ئۆپۆزسیۆنەکانی نزیک لە خۆی بەهێزتر بکات. ئەوەندەی لەبارەی هەڵوێستی ئەمریکاشەوە ئاشکرایە ئەوەیە ئەمریکا بۆی گرنگە ئەو ناوچەیە لە کۆنتڕۆڵی داعشدا نەمێنێت و بەڵام ئەوە ڕوون نییە کە ئایا ئەمریکا لەگەڵ پلانی تورکیادایە یاخود لەگەڵ پلانەکەی کوردایە. ماوەی چەند ڕۆژێکە هەندێک لە میدیا جیهانی و ناوچەیەکان باز لە پلانی ئەمریکا دەکەن کە تیایدا ئەمریکا بەنیازە بە هاوکاری یەپەگە ناوچەی جەرابلوس کۆنتڕۆڵ بکات، تەنانەت باز لەوەش دەکرێت کە ئەمریکا چەک و هاوکاری سەربازی دەداتە یەپەگە. تا ئێستا هیچ بەرپرسێکی ئەمریکیە و زانیارانەی ڕەت نەکردوێتەوە و نەپشتڕاستیشی کردوێتەوە، بەڵام ڕیدۆر خەلیل و تەبێژی یەپەگە لە لێدوانێکیدا بۆ نارتی ڕەتی کردەوە ئەمریکا چەک و هاوکاری سەربازی دەبێتە یەپەگە و ئامادەش نەبوو هیچ قسەیەک لەبارەی بوون و نەبوونی پلانێکی هاوبەشی یەپەگە و ئەمریکا بکات بۆ کۆنتڕۆڵکردنەوەی جەرابلوس. بەشێک لە چاودێران پێیان وایە تا دێت ئەگەری جێبەجێبوونی پلانەکەی تورکیا بۆ دروستکردنی ناوچەیەکی دژەفرین لاوازتر دەبێت، بە تایبەتیش دوای ئەوەی رووسیا بە ناردنی هێز بۆ سووریا هاوکێشەکانی گۆڕیوە پێناچێت رووسیا بە هیچ شێوەیەک لەگەڵ پلانەکەی تورکیادا بێت. هەفتەی ڕابردوو بەرپرسی بەشی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی وەزارەتی بەرگری ئەمریکا ڕایگەیان دروستکردنی ناوچەیەکی دژەفرین بەبێ ڕەوانەکردنی هێزی سەربازی ئەمریکا شتێکی بێمانایە و وتیشی بە هیچ شێوەیەک ئامادە نییە پێشنیازی ڕەوانەکردنی هێزی سەربازی ئەمریکا بکات بۆ ئەو ناوچەیە. ژەنەڕاڵ جۆن ئالی نێردەی تایبەتی بارەک ئۆباما بۆ هاوپەیمانی نێودەوڵەتی جژ بە داعش و چەند بەرپرسێکی دیکەی ئەمریکی لە هاوپەیمانیەکەدا بڕیاریان داوە دەست لە کار بکێشنەوە. هەندێک لە چاودێران هۆکاری دەست لە کارکێشانەوەی جۆن ئالین بۆ دژایەتیکردنی ئیدارەی ئەمریکا لەگەڵ دروستکردنی ناوچەی دژەفرین دەگەڕێنەوە. بەو پێی جۆن ئالین لە چەند مانگی ڕابردوودا هەوڵی زۆری دابوو تورکیا ڕازی بکات لە بەرامبەر دروستکردنی ناوچەی دژەفریندا تورکیا باشداری کارە بکات لە هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش. ساڵح موسلیمی هاوسەرۆکی پەیەدەژ لە دوایین لێدوانیدا ڕایگەیاندووە ئەمریکیەکان ئەوانیان دڵنیا کردوتەوە لەوەی ئەو هەواڵانەی لە میدیاکانەوە لەبارەی ناوچەی دژەفرین بڵاوکراونەتەوە ڕاستنین و ئەمریکا لەگەڵ پلانەکەی تورکیادا نییە. بەوتەی ساڵح موسلیم بڕیاری ئەمریکا تەنها ئەوەیە ناوچەکە لە داعش پاک بکرێتەوە. سەرەڕای هەموو ئەوانە پێدەچێت ڕەخنەکانی چند ڕۆژی ڕابردووی ئەردۆغان و بەرپرسانی تورکیا لە هاوکاریەکانی ئەمریکا بۆ یەپەگە نیشانەی ئەوە بێت تورکیا هەستی بەوە کردبێت کە ئەمریکا زیاتر لەگەڵ پلانەکەی کوردایە تاوەکو پلانەکەی تورکیا.